ئەم کاتتان باش بیسەرانی رادیۆی کوردستان 24 و بینەرانمان لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک بە خۆشحاڵی و بە یارمەتی هاوکارەکانم ڕاستە و خۆ لە ستۆدیۆی ناوەند لە شاری هەولێر پرۆگرامێکی نوێی مێتاڤێرسان پێشکەشەکەین. بەڵێ بەڕێزان، ئەمڕۆژ هاوشانی پرۆگرامەکانی ڕابردوومان درێژە ئەدەین بە کاریگەریەکانی زیرەکی دەستکرد لەسەر ئێمەی مرۆڤ. ئێمە دەزانین لە ئێستادا بەدەیان شێواز و بەسەدان جۆر لەسەر جەمبوارەکانە زیرەکی دەستکرد بەرکارە کە ئەمە وای کردووە جیهانی ئێمە بگۆڕێت و ژیانمان ئاسانتر بکە و چەندین نمونەی زیندوومان لەبەردەسە وەکو ئۆتۆمبیلە لێخوڕەکان و وەڵامدانەوەی نامەکان بە شێوەیەکی خۆکارانە و هەروەها بازاڕی ئۆنلاین و ناسینەوەی دەنگ و ئەمەجگەلەوەی لە بواری پزیشکیدا ئەسپی خۆی تاوداوە. ئەوەی کە ئەمڕۆ باسی ئەکەین کاریگەری زیرەکی دەستکردە لەسەر گۆڕینی دەنگەکانی ئێمە، چونکە بەداخەوە ئەزانی لە ئێستادا تەکنەلۆژیا چەند پێشکەوێ دەبێتە شۆڕشێکی گەورەی مرۆڤایەتی، بەڵام لە بەرامبەر خراپ بەکارهێنانیدا زۆرجار مەترسی گەورە بۆ نێو کۆمەڵگا دروست دەکا کە ئەویش ساختەکردنی دەنگە لە ڕێی لاساییکردنەوەی دەنگەکان بە سوود وەرگرتن لە زیرەکی دەستکرد. بۆ ئەمە بەستە و لە پرۆگرامی ئەمڕۆماندا میوانداری زۆر بەڕێز عەبدولهادی عەباسمان کردووە کە بەڕێزیان توێژەرن لە زیرەکی دەستکرد لە زانکۆی کوردستان و ڕاستە و خۆ لە ستۆدیۆ لەگەڵمانە میوانە. زۆر بەخێر بێی. زۆر سپاس. ماندوو نەبی. زۆر سپاس. زیرەکی دەستکرد بۆ ئەمان لێ کاخەری کەم نەترسم. هەموو پێشهاتێک یان هەموو نوێکاریە کە ئەکرێ لە دنیادا لایەنی باشی و لایەنی خراپی هەیە. ئەگەر نمونەیەکی بچووک وەربگرین، ئاگر کە ئێماتوانین بەکاری بێنین بۆ گەرمکردنەوەی خواردن، بۆ لێنانی خواردن، بۆ خۆ گەرمکردنەوە و لە هەمان کاتدا ئاگر سووتێنەریشە واتە چۆن بە شێوەیەک بڵێن قازانجی هەیە و بە هەمان شێوە ئەتوانین بەکاری بێنین بۆ دیوی خراپەکە. و بە هەمان شێوە ژیری دەستکرد یان بڵێن زیرەکی دەستکرد بە هەمان شێوە ئەتوانێت ببێتە ئەسیستانتێک یاری دەدەری کارەکانی ڕۆژانەمان ئاسانکردنەوە و ساکارکردنەوەی کارەکان بە هاوشێوەکردنی کردارەکانی مرۆڤ ئەتوانێت سوودێکی زۆر و ئاسانکارێکی زۆرمان بۆ بکە. بە هەمان شێوە ئەتواندرێت بەکار بێنرێ بۆ کاری ساختەکردن و بۆ کاری ئەو کارە نەئەخلاقیانە بەرامبەر کردارەکانی مرۆڤ. بەڵێ ئێمە زۆر جار گوێبیستی ئەوە بووین کە چەندین کاڵم گوێبیستی بووین لەبەرەوەی کە بەکارهێنەری نین بەڕاستی چەندین پرۆگراممان هەیە، چەندین ئەپلیکیشنمان هەیە کە توانای گۆڕینی دەنگی هەیە بە سوودوەرگرتن لە ئینتەرنێت. لە هەمان کادا زیرەکی دەستکرد ئەو ڕۆڵی هەیە کە دەنگ بکاتە تێکست و بە پێچەوانەوە. بەڵام ئێستاوەی کە گوێبیستی ئەبین گۆڕینی دەنگ و ساختەکردنی دەنگ و ئەمە گۆڕینە، ینی دەنگی من ئەگۆڕێ بە دەنگی تۆ یان دەنگی منەداتە دەنگی کەسێکی تر، هاوشێوەی تۆن و نبرەی سەوت. ئەم بەڵێ پرسیارەکە زۆر جوانە. بەڕاستی سپیچ کلۆنینگ یان کۆپیکردنی دەنگ یان ئەتوانین بڵێن سپیچ سنتنس دروستکردنی دەنگ هەموو ئەمانە ئامانجیان لەوەیە کە بتوانرێت دەنگێک هاوشێوەی دەنگی مرۆڤ بەرهەم بهێنرێت لە ڕێگای ژیری دەستکردەوە کە ئەم دەنگە وەکو مرۆڤ چۆن کۆئەندامی هەناسە بەرپرسە لە دروستکردنی دەنگ تا ئەم پرۆسێ لە کۆئەندامی هەناسەوە دەست پێکا ئیتر دێتە ناو قوڕگەوە، ئیتر زمانە بچووکە، ئیتر زمانی مرۆڤ، دواتر لێوەکان. ئەمە کۆئەندامێکە بۆ دروستکردنی دەنگ. هاوشێوەی ئەمە ژیری دەستکرد ئەتوانێت ئەم پرۆسەیە دروست بکاتەوە، واتە ئەم دەنگە لە ڕێگای ژیری دەستکردەوە دروست بکرێت. دروستکردنی ئەم دەنگە ینی دەنگی من وەکو خۆی دروستیەکاتەوە، وەکو خۆی ئەتوانین بڵێن لە ئێستادا بەرەو پێش چوونێکی زۆر هەیە لە بۆنمونە تەکنیکەکانی دیپ لەرنینگ، فێربوونی قۆڵ کە ئێستا وای کردووە مەترسیەک لەسەرەوە دروست برێ بە تایبەت لە ناسنامەی دەنگە. ئایا ئەو دەنگە کە جەنابەت قسەی پێکی ئایا دەنگی خۆتە یاخود دروستکراوی ژیری دەستکردە؟ ئیتر بڵێ لە ئێستادا ژیری دەستکرد ئەتوانین بێتە ئەو مەترسیە بۆ دروستکردنی ناسنامەیەکی ساختە لە ڕێگای دەنگی مرۆڤەوە. ئەو دەنگانەی کە با بڵین ساختە ئەکرێن
هەتاوەکو چەند سەرکەوتوو بوون چونکە ئێمە ئەزانین ئەو کەسانی کە پسپۆڕن وەکو جەنابەت لە بواری زیرەکی دەستکردا ڕەنگە زۆر بە ئاسانی دەنگەکان لە یەکتری جیا بکەنەوە بەڵام کەسێک کە ئاشنایەتی ئەلف و بەی زیرەکی دەستکرد نازانێ ڕەنگە یەکسەر متمانەی بۆ دروست ببێ کە ئەمە بە دیاریکراوی ئەم دەنگەیە ئێمە دەزانین کە پێشتریش چەند دەنگێک تەقلید کراوەتەوە وەکو خۆی و بەکارهێناوەتەوە و چەند کێشەی کۆمەڵایەتی دروست کردووە لە هەرێمی کوردستانە ئەمە تا چەند بە کوردیەکەی تا چەند زیرەکی دەستکرد توانیوێتی سەرکەوتوو بێت نسبەیەکت ڕێژەیەکت لایە سەرکەوتنی ژیری دەستکرد بەڕاستی لە کۆپیکردنی دەنگە دەتوانین بڵێین لە ساڵی 2015 کارەساتێکی زۆر گەورەی نایەوە کە ئەویش کۆپیکردنی دەنگی ترامپ بوو کە ئەو دەنگە کۆپی کرا و کۆمەڵە وشەی نەشاوی پێ خوێندرایەوە بێژە کرا کە بەڕاستی بۆ هەواڵێکی زۆر جیهانی زۆر ڕخنەی لێگیرا لەسەرەوە دواتر شارەزایانی ژیری دەستکرد و بە تایبەت تەکنەلۆژیا ساغیان کردەوە کە ئەم دەنگە لە ڕێگای ئایەوە جەنریت کرایە بەڵکو دەنگێکە واتە ساختە کراوە و بۆ نمونە ئێمە زۆر جار ئەبین دوای ئەوە کە چەندین دەنگ ساختە کرا زۆر بە ئەستەم توانرا دەستنیشان بکرێت ئەگەر بینە سەر ئەوەی کە چۆن بتوانین دەستنیشانی یاخود بڵین جیاکردنەوە یان دیتێکتکردنیان ڕیکۆگنایزکردنی ئەو دەنگە ئایا دەنگی مرۆڤە یاخود ساختە کراوە ئەتوانین باسی بکەین چۆن ئەتوانێت دەنگ ساختە بکە بە هەمان شێوە ئەتوانرێت پەرەی پێ بدرێت بۆ جیاکردنەوەی دەنگی مرۆڤ و دەنگی دروستکرا ئەمە خاڵێکی ترکە بەڕاستی زۆر جێگای سەرنجە سپێکتۆگرام هەیە سپێکتۆگرام واتە لە ساڵی 1990ەکان لە زانکۆی ئەمریکا گەشەی پێدرا لە زانکۆی سیەمی ئەمریکی کە بریتە لەو فۆرمەی کە ئەتوانرێت لە کاتی سیرکردنی ئەو سیگناڵەیە ئەتوانرێت کۆمەڵی زانیاری تایە ئەو زانیاریانە دەستنیشانی ئەوواکە کە ئەم دەنگە ئایا ئایدنتیتی واتە شوناسی ئەو کەسەمان پێڵێک کە ئەو دەنگە کۆمەڵە سیفەتێکی تیا ئەگەر ئەم سیفەتانە لەناو ئەو سپێکتۆگرامە هەبێت کە ئەوە ئەیسەلمێنێکە دەنگی جەنابەتە جالەوە بەڕاستی ئەگەر بین ورتریکەینەوە دەبێت لەلایەن پزیشکی دادیەوە ئەمە دەستنیشان بکرێت کە ئەمانە تایبەتن بە اختصاسی دەنگە واتە تایبەت بندن بە کۆمەڵە زانیاری ورد دەربارەی دەنگەوە ئایا ئەم دەنگە دەنگی مرۆڤە یاخود دەنگی مرۆڤنی کامەشێکە لە ڕێگاکانی دەستنیشانکردنی دەنگ باشە یەکێک لەو توێژینەوە زانستیانەی کە کراوە لەسەر دەرەنجامی بەکارهێنانەکانی زیرەکی دەستکرد بۆ ساختەکردنی دەنگ لە یەکێک لە زانکۆکانی شاری لەندەن کراوە لەسەر سامپڵێک کە 500 کەسیان وەرگرتووە لە دەرەنجامی توێژینەوەکە دەرکەوتووە لە 127 دەنگە ساختەکان بە ئاسانی جیاکراونەتەوانێ ئەمە دەلالەتە لە قووەتی زیرەکی دەستکرد یاخود بە پێشەوانەوە بەڵێ شتێکێ پێوەرەکەی بۆ جاکردنەوەی دەنگی مرۆڤ و لەگەڵ دەنگی دروستکراوە یاخود بڵێن جنەریت AI پێگوترێ CMU پێوەرێکە ئەم پێوەرە CMU ئەو دەنگەوەرەگیرێ جەنابەت سکۆڕە دەی ئایا ئەم دەنگە دەنگی ئینسانە یان ئەوێ ئەویش کۆمەڵە یاسایەکێ بۆ ئەو سکۆردانە بۆ نمونە ئێمە هەمومان لە کاتی قسەکردنە ئینڤایرۆمنتێکی دیاریکراومانێ من کە ئێستا قسەکەم لەو ژینگەیە قسەکەم دەنگەکەم لەوانەیە خاوێن بەڵام لە بازارە کە قسەکەم دەنگەکەم ژاوەژاویتە لە ناو ژیری دەستکردا کاتێک دەنگێک جەنەرێتەکە هەموو یەک جۆرە یەک ئینڤایرۆمنتە بڵێ یەک ئەمە خاڵی دووەم کۆندامی هەناسە ئێمە کاتێک قساکەین ئەگەر بێت و ئێمە ماندی بین بە جۆری قساکەین ئەگەر تووڕە بین بە جۆرێکی تر ئەگەر زۆر بەڵێ هەر لە حاڵەتی ئاسایشە من ڕەنگە کەسێک بم زۆر لە کاتی قسەکردنە ئاوا بکەمیانی هەر بە نۆرمەڵی من هەر ئاوامیانی هەناسە زۆر ئەم ئەمە زۆر بە ئاسانە بۆی کە تۆ دەنگە ساختەکە جیا بکەیتەوە کە ڕۆبۆتێک ناتوانێت ئەو هەناسانەی تۆ بدە اینجا ڕیتم و چینی خێرایی قسەکردن هەمومانۆکو یەکتری قسە ناکەین هەیە زۆر هێواش و نەرمونیانە هەیە تووڕەیی هەیە گڕی لە دەنگایەتی کە ئەمانە زۆر جار ئەم شێواز و ستایلە ئەبێتە نازنامە بۆ ناسینەوەی کەسەکان ئەمەش بە هەمان شێوە هاوکار نییە بۆەوەی دەنگی ساختە جیاکەینەوە خۆی هاوکارێکی زۆر باشە بەڵام زۆر جار ئەکرێ ئەمانەش پاس بدرێ بەڕاستی واتای بۆ نمونێ ئێمە کاتی ئەڵێن کۆپیکردنی دەنگی ساختە لەوانەیە نمونێکی دەنگ وەربگرین هەر لەو شێوازێک کە جەنابەت قسەکەی بۆ نمونە
قسەکانت بەو شێوێ لیان لەو ئینڤایرۆمنتە بێ بەڵام ئەگەر بێت سەیری مێتادێتای ئەو دەنگانە بکەین لەناو مێتادێتای ئەمە زۆر زانیاری سپێشەڵمان هەیە کە جایەکە تایبەتمان هەیە کە جای ئەکاتەوە ئەم دەنگە لەو بەروارەیە ڕیکۆرد کراوە بەو فۆرماتەیە ڕیکۆرد کراوە بەو ئامێرەیە ڕیکۆرد کراوە لەو ئینڤایرۆمنتەیە ڕیکۆرد کراوە یعنی کۆمەڵێ ئەتوانین بڵێن تایبەتمەندیمانەدا ئەو تایبەتمەندیانە زۆر ئاسانترن بۆ دەستنیشانکردنی ئەو دەنگە کە ئایا ئەو دەنگە ساختەیە یاخود ڕاستەقینێ. کاک عەبدولهادی پرسیارێکی کوردەواریەڵە بە پرسیارێکی ماقۆلی لێ بکەم باشە زیرەکی دەستکرد بۆ ئەماکە بۆ ئێمە هەوڵین دەنگی پێ ساختەکەین ئامان چییە لە ساختەکردنی دەنگ ئاخۆ ترساندنی بەرامبەرە مەبەستی قازانجی داراییە بۆ چ شتێکە لەبەرەوەی ئێمە جیا لەمە بیرمان نەچێ ئێمە کۆمەڵێک تاوانی ئەلکترۆنیمان هەیە وەکو هاکردن و دزی ئەلکترۆنی و ئەو یەکیتە نێو حسێبی بانکی کەسێکەوە و ناوزڕاندن و ئەم بابەتانە ئەمە هەمووی یاسا و ڕێسای خۆی هەیە ئەی ئەمە بەچی وەڵام ئەدرێتەوە بڵێ کۆمەڵێ ڕاستی ئەتوانین بڵێن پێوەەر هەنا ئەو کەسانە یان کۆمەڵی ئامانجێکێ لە ساختەکردنی دەنگە یەکەم بۆ لە بواری سیاسیە ئەو کەسانە بەکاری دێن و بۆ شکاندنی لایەنی بەرامبەرە ئەمە بەڕاستی وەک ئەو نمونەی باسم کرد ترامپ و ئۆبامە لە ساڵی 2015 کە بۆی کە لە کەسایەتی بدرێت ئەمە خاڵی دوم ئەو کەسانی کە بەناوبانگن کەسی دیارە بەڵێ وەرزشوانە سێم بۆ کاری دزین بەتە بۆ هێڕشکردن و دزین بەکاردێ بۆ کەسێ ڤۆیسێک بۆ جەنابتە نێرە یان بۆ هەر کەسێکە نەڵێ بەکاری دێنێ بۆ هەڕەشەکردن هەڵێ ئەگەر ئەوە پارەنەینی ئەو دەنگە ئەو کەسەمان لایە و ئەی کوژین و نازانچی لە ڕاستیدا واش نییە لە واقعدا بەڵام وەکو هێرشێکی ئەلکترۆنی لە ڕێگای دەنگەوە بەکاری دێن هەنێک کاتیش بەڕاستی بەکاری دێنن بۆ کاری نەئەخلاقی و کاری دوور لە ڕەوشی ئینسانانە. باشە هەنێک جاریش هەز ناکەی ئەو کەسە بۆ کات بەسەربردنێک خۆشی لێبینێ لە ڕووی دەرونیەوە بەدڵنیایەوە ئەوەشیان ڕاستە ینی هەشە بۆ ئەو کارە بەکاری دێنێ و چێژێک لەو کارە نەئەخلاقی ئەبینێ. باشە کاک عەبدولهادی شتێکمان هەیە پێڵێن تەکنەلۆژیای ساختەکاری قۆڵ ئینگلیزیەکەی دیپ فەیک ئاخۆ زیرەکی دەستکرد لە ڕێی ئەمەوە توانیوێتی ڕێگە لەم ساختەکاریە بگرێ یاخود بە پێشەوانەوە خستوێتی خزمەتی خۆی بۆ ئەوەی کە بە ئاسانی دەنگەکان ساختە بکە ئەمەش بۆ خۆی تەکنەلۆژیایەکی زۆر بەربڵاوە هەروەک باسم کرد هەموو شتێک ئەتوانین بۆ لایەنی باشی بەکاربێنین بۆ لایەنی خراپیش بەکاربێنین هەروەک ئەگەر بنمونەی ئاگرەکە کە باسم کە ئەتوانین بۆ خۆمان وەژیری دەستکردش بە هەمان شێوە ئەتوانرێ بۆ کاری باش و بۆ کاری خراپ بەڵام ئەوەی کە زۆر گرنگە تێکەڵکردنی لایەنی ئەخلاقە واتە پێویستە ئێمە لە هەر بابەتێکە کە باسی هەر بابەتێکین پێویستە ئەخلاق لە پێشەوە بێ لەم کارش ئەگەر بێت و ئێمە لایەنی ئەخلاقیانی ئەو تێکەڵ نەکەین بە ژیری دەستکرد بەڕاستی ژیری دەستکرد خۆی لە خۆیدا مەترسێکی زۆر گەورە بە تایبەت لە بواری دیفێک و لە بواری ساختەکردنە چی ساختەکردنی دەنگە چی ساختەکردنی ڤیددیوە چی ساختەکردنی وێنەیە زۆر مەترسی حتا لە کۆنتێکستیشە لە ناوەڕۆکی دەقا زۆر مەترسی گەورە ئەگەر بێت و پێشی نەگیرە ئەگەر بێت و یاسای بۆ دەرنەچێ واتە دەبێت سزا بدرێ ئەو کەسێک کە ساختەکە بۆ نمونە ئێمە کە کەسێک دەتوانێت دەنگی کەسێک کۆپی بکە پێویستە کات کۆمەڵە ڕێوشێنی یاسایی و ئەو کەسە خۆی قوبوڵی بکات لایەنێک کە ڤێریفای بکرێ پاڵپشتی بکرێ و پشتڕاست بکرێت ئیجا بتوانێت یعنی ئەگەر ئەم ڕێکاری یاسایانە نەبن و ئەگەر یاسایەک دەرنەچێ بەڕاستی خۆی لە خۆیدا ژیری دەستکرد زۆر مەترسیدارە بە تایبەت لە هەرێمی کوردستان. باشەکەواتە چ میکانیزمێک هەیە بۆ ڕووبەڕووبوونەوەی چونکە دوجار ئەمە جیالەوەی کە ئەو هۆکارانەی کە باست کرد بۆ مەسائلی سیاسیە یاخود بۆ سوودمەندبوونە لە ڕووی داراییەوە بەڵام لە کۆتاییدا کێشەیەکی کۆمەڵایەتی زۆر گەورە دروستەکە ئەگەر بێت و ڕێی لێ نەگیرێ ئەمە مەترسیە بە تایبەتی بۆ کۆمەڵگەیەکی وەکو کۆمەڵگەی کوردی ئاخۆ چارەسەرەکان هەر لە ڕێی خودی زیرەکی دەستکردەوە بێ یاخود نەخێر ئەمە ئەبێ ڕێسا و یاسای تایبەتی بۆ دابنرێ لە جیهاندا بە هیچ شێوەیەک ڕوبەڕووی ئەم جۆرە حاڵەتانە بوونەتەوە کە ڕێی یاساوە یان نەخێر وەک باسم کرد
پێویستە زۆر گرنگی بە هەمان شێوە چۆن ئێمە گرنگی بە دروستکردنی مۆدێلەکانی ژیری دەستکردن دەبێت بە هەمان شێوە گرنگی بە دروستکردنی دیتێکتکردنی دیفەی بدرێ دەبێت توێژەران لە زانکۆکانی کوردستان و لە سنتەرەکانی توێژینەوە گرنگی بەو توێژینەوانە بدەن دەربارەی ناسینەوەی دەنگی ساختە وێنەی ساختە ڤیددیۆی ساختە کۆنتەکستی ساختە هەموو ئەو بوارانە لە ناو ڕیسێرچە پێویستە زۆر گرنگە کە گرنگی پێ بدرێ مۆدل دروست بکرێ و بەردەستی خەڵک بخرێ بەوەی کە بەکاری بێنێ کە ئەوە مرۆڤە یاخود AI جەنەرێتی کردو و ساختە کراوە. خاڵی دوم پێویستە لە ڕووی یاساییەوە یاسای بۆ دەربچێ. خاڵی سێم پێویستە خەڵک وشار بکرێتەوە لەو بابەتە. بەڕاستی وشیاری کۆمەڵایەتی زۆر گرنگە بۆ ئەوەی کە بەعرەبی پێڵێن الثقافة الإنسانية واتە ڕۆشنبیری مرۆیی کە ئەو بابەتە ئێستا بۆتە بابەتێکی واقع پێویستە زۆر گرنگی پێ بدەێت چی لە سۆشال میدیاکان چی لە ڕۆژنامە چی لە گۆڤار چی لە کەناڵەکانی ڕاگەیاندن بۆی کە خەڵک ئاستی ڕۆشنبیری بەرز بکرێتەوە بۆ ئەوەی کە بە ئاسانی هەڵنەخەڵەتێنرەوە بە ئاسانی تووشی ئەم گرفتانە نەبێ. ئەمەشیان ئەبێ دەست پێشخەرەکە لە جەنابتانەوە بێ ئەو کەسانەی کە پسپۆڕن لە بواری زیرەکی دەستکردە کە هەوڵ بن بە شێوەیەک ڕێگە چارەیەک بدۆزنەوە بۆ ئەوەی کە ڕۆشنبیریەکی گشتی لەمەڕ بەکارهێنانی زیرەکی دەستکرد و مەترسیەکانی و ئەم شێوازە فریودانە بڵاو بکەنەوە چونکە بەڕاستی من حەزەکەمیانی وەکو پرسیارێکش ئاراستی جەنابتی بکەم ڕەنگە ئەستەم بێ هەمومان بە ئاسانی بتوانین دەنگە ڕاستەقینەکە و دەنگە ساختەکە لە یەکتری جیا بکەینەوە. ئەمە تەنیا ئەو کەسانی کە شارەزان لە بواری زیرەکی دەستکردە یاخود کەسانی پسپۆر ڕەنگە بۆیان ئاسان بێ ئەو دوو دەنگە بەڵام کەسێک کە ئەلف و بێ زیرەکی دەستکرد نازانێ دەنگەکە بچێتە بەرگوێی ڕەنگە زوو متمانی ئەوە بکە بەڵێ ئەمە دەنگە ڕاستەقینەکەیە. هەر خۆی من وتم باسی شەکەین لە ناو پرۆگرامە ئێستا ماوەیەکە نامەی دەنگیم بۆیە لە ڕێگەی واتسئاپەوە بەڕەقەم کە پرۆژەی تیجاری هەیە و ئەگەر بەشداری بکەیت و بەرامبەر بڕێک پارە کە ئەمانە هەمووی بە سوودوەرگرتنە لە تەکنەلۆژیای زیرەکی دەستکرد بۆیە ئێمە ئێستا کاتێتی ئیتر لە ڕێگەی هاشتاگەوە بێ لە ڕێگەی میدیاکانەوە بکە ئێمە ئەم جۆرە هۆشیاری کۆمەڵایەتی و ڕۆشنبیریە گشتیەی سەبارەت بە زیرەکی دەستکرد بڵاو بکەینەوە. بەڕاستی زۆر ڕاستە قسەکانت ئەو وشارکردنەوە زۆر زۆر گرنگە لە ئێستادا ینی هەموو شتێک کە سەرەتا دێ ئەگەس بەبیرت بێ باسی کۆڕۆنا بکەین هەمومان کە سەرەتا هات زۆر لێ ئەترساین و مەترسیەکان بەڵام دوای ئەوە کە لەلایەن کەسانی پسپۆرەوە ڕوون کرایەوە ڕێگاکانی خۆپاراستن ڕێگاکانی چارەسەرکردن و ڕێگاکانی بۆمونە کە ئەگەر کەسێک توش بوو نەیگوازێتەوە زۆر باسانی توانرا کۆنتترۆل بکرێت بە هەمان شێوە ئەوەش دەبێت بەم شێوەیە ینی ڕێگاکان بڵاو بکرێتەوە بۆ ئەوەی کە وشیاری خەڵک زیاتر بەرەو پێوچێ بەڕاستی ئەو کە باسی ئەو بابەت کرد ئەمانە زیاتر پیانەرە چادبۆت ئەو مۆدیڵەیە کە پیان ئەسیستانت مۆدل یان پێوترێ یان دیالۆگ سیستەمیان پێوترە لە ڕێگای ژیری دەستکردەوە مۆدلێکی AI لە پشتەوەیە چاتت لە ڕێگای دەنگەوە لەگەڵەکە ینی وەکو سیری ئەلێکسا گۆگل ئەسیستانت ئەم مۆدلانە هەن وێستانێکە لە نوێترین مۆدلی ChatGPT-4 بەردەستە کاتوانی گفتوگۆ بکەیت ئەمە خۆی لە خۆیدا زۆر سوودی هەیە و ینی زۆر قازانجی هەیە بمرە بەڵام بە هەمان شێوە زیانیش هەیە و وەکەوەی کە ساختەکاری و وەکە و جۆرە نامانێک کە بۆ زەنا بدێ. بەڵێ لە توێژینەوەیکی ترا خوێنمەوە هەر لەسەر ئەم لاساییکردنەوە و ساختەکردنی دەنگی مرۆڤە کە کراوە لە دەرەوە من زۆر جار کە ئەبینم کەسێک نەخۆشە سامپڵێکی لێوەرەگرن بۆ ئەوەی کە بتوانن زوو چارەسەری نەخۆشیەکەی بدۆزنەوە بەڵام ئێستاڵێ سامپڵی دەنگ وەرەگیرێ بەڕاستی من ویستم تەکید لە جەنابەت بکەمەوە ئەڵێ سامپڵێک لە دەنگ وەرەگرین کە ئەبێ لە 15 چرکە کەمتر نەبێ ئەمە چۆنیە؟ بۆ زۆر ئەو نەخۆشانی کە پەیوەستن بە دەنگەوە توانندرێت لە ڕێگای دەنگەوە دیتێکت بناسرێتەوە. ساڵی 2019 یەکێک لە ئەو کارە زانستی و توێژینەوانەی کرا لەسەر کۆخە بوو کۆخەی وەرەگرت ئەو کۆخەیە دیتێکتێکرد ئایا هەڵگیری ڤایرۆسی کۆڕۆنا یاخود هەڵگرنی
واتە لە ڕێگای کۆخەوە دیتێکتی ئەوەی کرد کە تۆ هەڵگری ڤایرۆسی کۆڤید 19 یاخود نا وە لە بۆ زۆر نەخۆشی تریش بەکار هاتووە بۆ ساختەکاری دەنگ بۆچی وەرەگیرێ چون کاڵێ زۆر وشە هەیە ڕەنگە من هەر تایبەت بێ بەخۆم هەندێک گوشە هەیە کە من بەکاری ئەهێنم بۆی بەتەواوەتی ساختە بکرێ ئەم سامپڵە وەرەگیری ئەمە دروستە؟ خۆی بۆ ساختەکردن پڕاستی من پێم وایە کە شتێکی وانە بێ چکە ساختەکردن پێویستی بە 3 سانیە 4 سانیە سامپڵی دەنگی جەنابەت هەیە دەنگەکەت لەهجەکەت شێوازی قسەکردن تۆنیشن چەند چرکە؟ 3 چرکە بۆ 4 چرکە ئێستا ئەم مۆدلە کە مایکرۆسۆفت بڵاوی کردەوە بە ناوی سپیشتیفای بۆ ساڵی 2022-23 بە 3 سانیە دەنگی جەنابەت ساختە ئەکرێ ئیتر مۆدلەکە کلۆنە بێ هەر تێکستێکی پێ بدەی بە دەنگی جەنابەت ئەخوێنێتەوە یان هەر دەنگێکی تر بێنێتوانی کلۆنیکەیتە سەرەوەی جەنابەت و لەمە بەدووە دەنگەکە بگۆڕێ بە دەنگی جەنابەت. بەڵام کاک عەبدولهادی هەز ناکەی کۆمەڵێک پرۆگرامی ترمان هەیە هەر دەنگە گۆڕێ جیاوازی چیە لەگەڵم ساختەکاری زیرەکی دەستکردە ئەو پرۆگرامانی کە ئێستا هەیە لە ئینتەرنێتە لە من سێرچم کرد چەندین ئەپلیکیشن هەیە چەندین بەرنامەی تایبەت هەیە بە گۆڕینی دەنگ ئەی ئەمانە فەرقیان چییە بە ئاسانی دەنگی من بگۆڕێ جیاوازیەکەی چییە لەگەڵ گۆڕینی دەنگ لە ڕێی زیرەکی دەستکردەوە؟ هەر هەمویان پاڵپشت بە ژیری دەستکردەوە یان زیرەکی دەستکردەوە دەنگەکان ئەگۆڕێ ئێمە سێ جۆر مۆدلمان هەیە مۆدلێکمان هەیە پێڵەن تێکست و سپیچ یان سپیچ سنتەنسز سپیچ سنتەنسز دروستکردنی دەنگە لە ڕێگای تێکستەوە واتە دەنگێک دروستەکات تۆ تێکست دووەممان هەیە ڤۆیس کلۆنینگە ڤۆیس کلۆنینگ ڤۆیسێکمان هەیە ئیتر ئەم ڤۆیسی کە جەنابەت سێ چرکە چوار چرکە وەرەگرین لەمە بە دواتێک هەر تێکستێکی بدەین بە دەنگی دانێکی ترمان پێ گوترێ ڤۆیس کۆنڤەرزیشن ڤۆیس کۆنڤەرزیشن ئەوەیە کە دوو دەنگێکمان هەیە لەگەڵ دەنگێکی ترە سامپلێک لە دەنگی جەناب سامپلێکیش لە دەنگی ئەو ئیتر ئەو بۆ نمونە تۆ گۆرانی حەسەن زیرەک ئەڵێیتەوە ئەتوانین ئەو تۆنیشنی حەسەن زیرەک وەربگرین لەسەر ئەوەی جەنابەت و دەنگەکەی جەنابەت وەکو تۆنیشن کۆنڤەرژن بێت ڕێژەت لەبەردەستە چەند لە یەکتریەوە نزیکن بە دیاریکراوی بە دیاریکراوی هەمویان لێکەوە نزیکم بەڵام هەریەکە و تایبەتمەندێکیە تێکست و سپیچ جەنەرێشن ئەوەیە کە تێکستێکە خوێنێتەوە بە دەنگی جەنابەت کلۆنینگەکە ئەوەیە ینی دەقا و دەق دەنگی منە یان نزیکە لە دەنگی من دەقا و دەق دەنگی جەنابەت نییە بەڵام وەکو مرۆڤ دەقا و دەق نییە بەڵام ڕێک دەنگی جەنابەتە یعنی وەکو دەنگ وەرەگیرێ بەڵام واتە ئەگەر دایکە من ئەو دەنگەی گوێ لێ بێ ئەزانێ کە من نیمە ئەڵێ ئەوە سارای کچمە ئەگەر بۆ نمونە تۆ لە بازار بی و ئەو مۆدێڵە بیخوێنێتەوە ئەزانێت تۆنی چکە ئەو دەنگە کە خوێندراوەتەوە لە ئینڤایرۆمنتێکایە کە دەنگێکی زۆر خاوێنە کە تۆ لە بازاری دیارە کە شوێنەکەت ژاوەژاوی تیان بەڵام ئەگەر بێت و لێرە بیت و لە ناو ئیستۆدیۆبی لەوانێ زۆر بە ئەستەم جیای کاتەوە کەواتە شوێن کاریگەری هەیە شوێن کاریگەری هەیە دووەمیش جۆری پێڵێن فیلینگ یان ئیموشن ئەو ئیمۆشنەی کە تۆ لەو حاڵەتە هەیە بۆ لەو کاتێکە قسەکە لەوانێ لە حاڵەتێکی ئاسایی بیان لەوانەیە لە دووڕە بیتوەمانە بەڵام ئەو دەنگی کە ئای جەنەرێتەکە یەک جۆرە لە کوردستان وەکو زانکۆکان و وەکو ئەو سنتەرانەی کە هەیە تایبەتە بە توێژینەوە لە سەر زیرێکی دەستکرد چی کراوە تا ئێستا بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەم جۆرە مەترسیانە؟ وڵی من تا ئێستا هیچ بەڕاستی هیچ کۆنفرانسێکم نەبینیوە یان سمینارێک لەسەر ئەو بابەتە ڕەنگە هەبێت تۆ نەچوو بڵێت من وتم نەمبینیوە یعنی لەوانەش هەبێ و وەک جەنابەت باست کرد بەڵام چەند لە دەروەی کوردستان چەند کۆنفرانسێک کراون لەسەر ئەو بابەتە بە تایبەت ساڵی 2022 ساڵی 2020 گۆڤارێکە بوو کە پرۆفیسۆر دکتۆر ئارانیان بانکێش کرد بوو دەربارەی ساختەکردنی دەنگ ئەوڕاستی لە ئێستادا ناوی گۆڤارەکەم بەدەقیق وابزانم هۆژین بوو لە ڕۆژەڵاتی ناوەڕاست بوو دکتۆرە ئاران ئەمینی لە زانکۆی فەڕەنسا بانگێش کرا بوو دەربارەی بابەتی ساختەکردنی دەنگ و ڤێریفیکیشن و ناسینەوەی ئاخێوەر لەسەری قسە ئەکرد. جیاوازی چیە لە نێوان گۆڕین و ساختەکردنە لە ڕێی زیرەکی دەستکردەوە چکە هەم گۆڕینمان هەیە هەم ساختەکردنیشمان هەیە لایەنە باشەکەی پێڵێن گۆڕینی دەنگ و لایەنە بۆ خراپ بەکارهێنانی پێڵێن ساختەکردنی دەنگە
ئەگەرنا هەردووچیان ئەتوانێت گەڵێن وەکو فاندەمیتەڵی بابەتەکە هەردووچیان لە ڕێگای تێکست و سپیچ یان سپیچ سنتنسس دروست دەکرێت. بەڵێ لە ڕووی ئامانج و مەبەستیشەوە هەر یەکشتن یان جیاوازن. لە ڕووی ئامانجەوە هەردووکیان بریتە لە دروستکردنی دەنگێک هاوشێوەی دەنگی مرۆڤ جەنەرێتکردنی دەنگێک هاوشێوەی دەنگی مرۆڤ یاخود لاسایکردنەوەی دەنگی مرۆڤ، بەڵام ئەویان ئامانجەوێ بۆ کاری خراپە، ئەویشان ئامانجەوێ ببێتە ئەسیستانتێک یاریدەدرێک بۆ کاری باشە. بۆ نمونە کاتێک دروستکردنی دەنگ بەکاردێک کەسانی نابی ناتوانن سوود لە وەکو بێتە چاوێکی معنەوی بۆیان، بۆ نمونە ئەو تێکستانە ڕۆژانە ببینن کتێبەکان بخوێننەوە وە کۆمەڵەشتی تر، یان بۆ نمونە بۆ فێربوون. ئێماگە سەیریکەین کاتێ ئەمانەوێ زمانێک فێربوون بەتایبەت ئینگلیزی تێکست و سپیچ زۆر یارمەتی دەرمانە کە چۆن بزانین ئەم وشە چۆن ئەخوێندرێتەوە یان ئەم ڕستە چۆن ئەخوێندرێتەوە. بەماشەوە ئەگەر زمانی کوردی بەنمونە وەربگرین ئەتوانین تێکست و سپیچ زۆر یاری دەدەبێت بۆ فێربوونی زمانی کوردی بەتایبەت بۆ منداڵان و لە قۆناغی سەرەتای. بەماشەوە ساختەکردن خۆتەزانی ئەو ئامانجە خراپانەی لە پشتە بۆ کاری نائەخلاقی بەکاردێن. بەداخەوە کۆتا پرسیارم بە گەشتبینیەکیش بڵاو بکەینەوە، ئەم ساختەکاریە ئێستا باست کرد کە سوودی هەیە بۆ کەسانی خاوەن پێداویستی تایبەت، جیالەوە هیچ دەرەنجامێکی تری هەیە کە سوودی لێوەربگیرێ یان نەخێر هەمیشە هەروەکو مەترسیە و دەبێ بە زووترین کات ئێمە وەکو خۆمان وەکو پسپۆڕانی بواری زیرەکی دەستکرد و لایەنی پەیوەندیدار لە ڕوبەڕووبنەوەیدا هەوڵی جددی بخەینەگەڕ بۆ ئەوەی کە ئەمە دەرەنجامی خراپی نەبێت لە سەرتاکەکانی کۆمەڵگا. لە سایکردنەوەی دەنگ بەڕاستی زۆر سوودی زۆر زیاترە لە لایەنە خراپێک. بۆمان باز ناکەین. ئەگەر بە کورتی باسی بکەم بۆ نمونە ئەگەر مۆدلێکی کوردی وەربگرین ئەتوانین وەکو مۆنتاج بەکاری بێنین. کاتێ ئەمانەوەی فلیمێک مۆنتاج بکەین پێویستمان بە کۆمەڵە کەسێکە کە مۆنتاج بکەن، بۆ نمونە 5 کەس 6 کەس 10 کەس، بەڵام ئەگەر مۆدلێکی وامان هەبێ ئیتر ژمارەی کەسەکان وە تێچوو زۆر کەمەکاتەوە. بەشی دووەم بۆ نمونە ئەگەر بچینە فەرمانگەکانەوە خوێندنەوەی ناو ئەبینین کە کەسێک لە پێش دەرکێ ناوی ئەو هەموو خەڵکە ئەخوێنێتەوە و هاوارەکات و بەڵام ئەگەر مۆدلێکی وامان هەبێ تۆ ناوەکان داخڵەکەی دانەدانەکە بەپێی ڕیزبەندێکە ناوەکان ئەخوێنێتەوە. کەواتە ئەمە خۆمانین بە خراپی بەکاری ئەهێنین، ئەگەرنا ئەمە هەمیشە مەبەستێکی کردداری ئەرێنی هەیە بۆ ئەوەی دوجار سوود بە ئێمەی مرۆڤ بگەێنێ. زۆر سپاس دەکەین کاک عەبدولهادی عەباس کە وەکو توێژەرێک لە بواری پسپۆڕی زیرەکی دەستکرد خزمەتەکەیت و ئەمڕۆ میوانداری ئێمەت قبول کرد. زۆر سپاس. هەر بژی بە هیوای بەردەوامی. زۆر سپاس بۆ بەرنامەکە بۆ میوانداری. هەر بژیت. بەڵێ بیسەران و بینەرانی ئازیزمان، هیچ شتێک لە مرۆڤ بەنرختر نییە و هیچ ئامێرێکیش لە مرۆڤ زیرەکتر نییە، بەڵام بیرمان نەچێ دوجار زیرەکی دەستکرد یەکێکە لە تەکنەلۆژیا و شۆڕشە گەورەکانی سەردەمی مرۆڤایەتی کە زۆر فراوانە، بۆیە ئەشێ لە داهاتوودا هەم بە باشی بەکار بهێنرێت و هەم بە خراپی. ئێوەش ئاسوودە بن و خواتان لەگەڵ.